ولما كان حكام إيران 37 ساڵ بەسەر کۆتایی هاتن بە درێژترین جەنگی نێودەوڵەتی سەدەی 20م لە نێوان عێراق و ئێراندا تێدەپەڕێت. جەنگەکە بە ئامانجی یەکلاکردنەوەی ناکۆکیە سنووریەکان بە تایبەت سنوورە ئاویەکان و کۆتایی هێنان بە دەستوەرزانەکانی ئێران لەلایەن سەدام حسینەوە هەڵگیرسە. سەدام حسین تەنیا ساڵێک بوو دەسەڵاتی عێراقی گرتبووە دەست، ئەوەش بە هەمان شێوە هاوکات بوو لەگەڵ ڕووخانی ڕژێمی پاشایەتی ئێران و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵی 1979دا. دوای گۆڕانکاریەکانی هەردوو وڵات، ئێران پابەندبوونی بە ڕێکەوتن نامەی جەزایری ساڵی 1975ەوە ڕەت کردەوە. ئەمەش پەیوەندیە دیبلۆماسیەکانی هەردوو وڵاتی بۆ کەمترین ئاست دابەزاند و لە نیسانی 1980دا باڵیۆزەکانیان کشاندەوە. لە 7 ئەیلولیش سەرۆکی عێراق ڕێکەوتنەکەی دڕاند و ئێرانی بە تۆپبارانکردنی شارەکانی خانەقین و مەندەلی و زڕباتیە لە 4 ئەیلولی 1980 تۆمەتبار کرد کە تێیدا چەند هاوڵاتیە کوژران. جەنگی عێراق ئێران یان جەنگی یەکەمی کەنداو لەلایەن عێراقەوە لە 22 ئەیلولی 1980 لەژێر ناوی قادسیەی سەدام و بە هێرشی ئاسمانی بۆ سەرقوڵایی خاکی ئێران دەستی پێکرد و لەلایەنی ئێرانیشەوە بە بەرگری پیرۆز ناونرا. با درێژایی جەنگە 8 ساڵیەکە هەردوو وڵات هێزی پیادەیان هێنایە نێو خاکی یەکدیەوە و چەندین ناوچە و شاریان کۆنتڕۆڵ کرد. زیاتر لە 340,000 کوژرا و 700,000 بریندار، 400,000 ئاوارە و 70,000 دیل لە بەرەی عێراق تۆمار کران. هەرچی ئێرانیشە 730,000 کوژرا و 1,200,000 بریندار، 2 ملیۆن ئاوارە و 45,000 دیل هەبوو. زیاتر لە 100,000 هاوڵاتی هەردوو وڵاتیش گیانیان لەدەستدا و ژمارەیەکیش هێشتا بێسەر و شوێن و زیانی زیاتر لە 400 ملیار دۆلاریشی لە ئابووری هەردوو وڵاتەکەدا. لە 20 تەمووزی 1970 ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نەتەوەی گرتوەکان بڕیاری ژمارە 598 بە تێکڕای دەنگ پەسەند کرد و داوای ئاگربەست و گەڕانەوەی دیلەکانی جەنگ و کشانەوەی هێزەکان بۆ سنوورە نێودەوڵەتیەکان لە هەر یەک لە عێراق و ئێران کرد. دوای ئەو بەروارش هێرشەکانی هەردوو وڵات زیاتر چڕبوونەوە و سوپای عێراق بە پاساوی بوونی سوپای پاسداران لە ناوچەکانیدا چەکی کۆمەڵکوژی کیمیایی بەکارهێنا و بەهۆیەوە هەزاران هاوڵاتی مەدەنی کوژران و بریندار بوون. سەرنجام و دوای نزیکەی ساڵێک و لە 18 تەمووزی 1980 لەلایەن ئایەتوڵڵا خومەینی ڕێبەری ئەو کاتی ئێران ڕەزامەندی لەسەر ڕاگرتنی جەنگەکە درا و بە خواردنەوەی قاپێک ژەهر چواندی. پاشانیش لە 8 ئابی 1980 بڕیاری 598 ئەنجومەنی یاساییش چووە بواری جێبەجێکردنەوە و هێزە ئاشتی پارێزەکان هاتنە ناو سنوورە هاوبەشەکانی هەردوو وڵات و تا ساڵی 1991 مانەوە. لەو ماوەیەشدا سوپای عێراق با بەکارهێنانی زیاتر لە 60,000 سەرباز هێزەکەی دژی گەلی کورد بەکارهێنا و چەندین گوندی خاپور و بۆردومان کرد و دانیشتوانەکەی بۆ کەمپی زۆرم لێ گواستەوە.